والله خۆشەویستان ئێمە بەردەوام ئەبین و ئەچینە لای تەوەرێکی دیکەمان اینجا سەحر بە خۆشحاڵیەوە لەوەی کە ئێمە ئەمڕۆ زۆربەی بابەتەکانمان سەبارەت بۆ ژنانەیە کە ڕۆڵێکی کارەیان هەیە لەوەی کاتوانیوانە بە دەست و پەنجە نەخشینەکەی خۆیانەوە بتوانن دەست و جێپەنجەیان دیار بە نێو کۆمەڵگەی کوردیە. ئێمە ئەمڕۆ لەم تەوەرەماندا دیزاینەرێک بە پۆشاکەکانی لە ڕۆژی جیهانی ژنان و گەنجاندا ژنان و کچاندا پۆشاکێکی تایبەت بۆ ڕۆژە ئەنەخشێنێت و کە گوزارشدا لە چەندین ئازاری ژنان و چەندین بابەتی دیکە کێمە لە تەوەرەکەماندا باسی ئەەکەین و پۆشاکێکی زۆر سەرنجڕاکێش و تایبەتە بەم ڕۆژە نەخشێنراوە کە لەلایەن زۆر بەڕێز ئەڤین ئەحمەد کە لە بواری نەخشاندنی جلوبەرگدا وەکو دیزاینەر کار دەکات. سڵاو لێ بێخات و ئەڤین پیرۆزبایی ئەم ڕۆژە لێ ئەەکەین. پیرۆزبایی لە ئێوەش ئەەکەم و لە خۆشم ئەەکەم و لە هەموو ژیانی پێشکەشی کەم. خوا بەخیر بێت. دەست خۆش ئەمە لۆگۆیەکیش پێشکەش دەست خۆش بێت. ئەمەش دوای بەربانگ بە یادی ئێمە بخۆنەوەشی ئەو گیانە. دەستت خۆش بگیان. دەست خۆش سەحرگیان. خات و ئەڤین بابزانین لەوەی تا چەند گرنگە ئێمە وەکو ژنانی کورد وەکو کچانی کورد خۆمان بتوانین جێپەنجەی خۆمان جێ بهێڵن لە نێو کۆمەڵگەی کوردیە. بەڕاستی زۆر گرنگە بۆ ئێمە ئافرەتان کە بتوانین چکە ئێمە نیوەی کۆمەڵگەین. نیوەی کۆمەڵگە ئێمە دایکین کاوێ زۆر پێویستەکە. بەڵێ دیوەکەی تریشین بێگومان. بۆ ئێمە پێم خۆش بوو لەم ڕۆژایە گوێزارش لە عەزیەک بکەم کە بتوانم هەموو نەکانی تیا کۆ بکەمەوانێ ئێمە ئافرەت پەڕێکی سپین. دەتوانین بەپێی ڕۆژگار جێدەستمان لەسەر دیاری دەکرێت وە گوڵبارانیشین بۆ ڕۆژانی خۆمان هەر ڕۆژی گوڵێکمان لێ ئەڕوێت. ئێستا کاتە باسی ئەم جێپەنجەی دەستانەمان بۆ کە ئەمە بیستوتە چی بڵیت لەمەیە بەڕوونی جارێ عنی خۆی ئازیەکە دەرئەکەوێت کە لانەیە جێپەنجەی ڕەشەکانم کردووە ستۆپم کردو ئەمە نابۆ توتنگێژی ژنان ئەو لاشی کەدام ناوە ڕەنگە و ڕەنگە ئەوەش دەستی ڕۆژگارە کە لەسەرمان دیاری ئەکرێت. دواوەکەشی بە گوڵی جۆراوجۆر کردومە ئێمە ئافرێت پەڕێکی سپین گوڵی ڕەنگا و ڕەنگ دەگرین بە پێی ڕۆژگار ینی هەر لە مناڵی و هەتا ئەو کاتی کە ئەگەینە ئەو تەمانی هەمانە. باش ئەو دەمامەکە چیەکە؟ ئەو دەمامکەش تادیلەوە ئەکات کە پێویستە هەنێک کات ئێمە ئافرێت لەبەر کۆمەڵگا پێویستە کە خۆمان بشارینەوە دەدەی لەوانە ئەکات کە کردم. زۆر باشە. کەواتە ئەگەر ئەم ئەسەمەم دیزاینە جلوبەرگە بێنین لەوەی کە گوزارش دەکات بۆ چەندین ئازاری ژنان باس لەوەک لە دەمامکەکە لەوەی کە پێویستە ئێمە هەندێجار لە کۆمەڵگا خۆمان بشارینەوە. ئەم خۆشاردنەوەیە بۆچی ئێمە زۆر جار ئێمەی ئافرەت باس لە ئازادی ئەەکەین بەڵام هەندێجار بمانەوتێت ئازادێک ئەبێت سنووردار بێت تا چەند گرنگە و ئازادێک ئێمە ئەمانەیە بەرجەستی بکەین ئازادێک بێ لەوەی کانە بێتە هۆکاری تێکدانی شیرازەی خێزانە بێتە هۆکاری تێکدانی کۆمەلگاکەمان و دابوونەریتەکەشمان. بێگومان مەقسەدم لەوەی منیش کاتێک ئەو دەبامکەم کردووە پێویستەکەمی ئافرەت هەنێکا لەبەر کۆمەلگا لەبەر خێزانەکانمان دەموچاوەکە بشارینەوە یانەوەکە دیوە بۆی کە تەنها ئیشەکان دەرخین وا پێویستەکە. ئەوین خان جەنابێت ماشەڵڵا لە بێ خاتوونێکی دیزاینێت لە بواری باڵێن جلوبەرگە لە پاڵیا هاتووی دەستە دەبردۆ بۆ بابەتێک باس لە داهامەتی و ئازارەکانی ژن ئەکا خۆت وەکو خاتوونێک بۆی کە بگەی بێرە تا چەند ڕێگەکە دژوار بوو؟ بێگومان ڕێگاکان دژوارن بەسی تر کاتی ئەوێ هەتا ئەیبڕێت. سپاسی خێزانەکەمەکەم کە زۆر هاوکارم بوون هاوسەرەکەمەکەم کە هاوکارم بوونە کە من بتوانم بگەم بەم ڕۆژە. باشە ئێمە هەندێک جار هەیە کاتێک باسی توانەکانەکەن بۆ نمونە باسی چێشت لێنانەکەن ئەمە هەرەڵێن چێشتی دایکمان وامانە باسی جلدورینی کوردیەکەنەوە بەڵام لە کۆتایڵم بۆ نمونە باشترین شەفەکانی جیهان پیاون باشترین جلدور و دیزاینەرەکانی جیهان پیاون. جا ئێستا بەڕێز وەکو خاتوونێک پێمان بڵێ سەرکەوتو لە ئیشەکەی خۆتا چی وەڵامی ئەمەیەتەوە؟ من ئەڵێم ئافرەت نیوەی کۆمەڵگایە بە هەمان شێوە پیاویش یعنی ژن بە پیاوە جوانە و پیاویش هەر بە ژنەوە جوانە پێویستە هەردووکی لە کۆمەڵگایە ئیشیان هەبێ بەرامبەر بەیەک ئافرەت نیوەی کۆمەڵگایە ئێمە دایکین. زۆر باشە بەجیا لەم پۆشاکی کە بە ڕۆژی ژنان دیزاینت کردووە تا چەند کا لەسەر ئەم کارەتەکەی لەوەی کە دیزاینەری جلوبەرگە چۆن ئەم ئەزمونەت وەرگر چۆن هەوڵەتدا لەم بارەیە کار بکەیت؟ پێم خۆشە هەموو کاتچالێکێکم هەبێ لە بۆنەکانە لە ڕۆژی ژینگە ئەزێکی گوڵم هەبوو ئەوم پێشکەش کرد بەس نەچوومە پرۆگرامەوە لە ڕۆژی ئەڵای کوردستانیشە بە هەمان شێوە تەدیرم لە عەزیە کرد ئەوەشم کردووە لە ڕۆژی ئەڵای کوردستانە چالاکیم هەیە پێم خۆشە عنی لە بواری ئیشەکەمە بتوانم کە ساڵانە بە پێی بۆنەکان چالاکیم هەبێت. ئەگەر باسێک لە ئەزمموی کارەکەشت کەی چۆن دەستت پێ کرد لە بواری دیزاینە؟ وڵا هەر لە ڕووی خایەتی و هەر مناڵی کە ئیشم تیا کردووە بەرەکدوری و دیزاین ئەوە ڕۆژانە کە ئەکارم تیا کردووە و بیرۆکەم وەرگتووە لە خۆمەوە لە بەعزە شتێکەوانێ
بیرۆکەم وەرگتو تا بگەم بەو ئامانجێک کە ئەمەوێت. ئێستا وتت بۆ منە ئەوەی ڕۆژی ژینگەکە بەڵێ بڵاوت نەکردوەوەتەوە نه لە پێیی خۆما بڵاوم کردێتەوە بەڵێ بەس نردوممە هاوکارانمان یارمەتیمان بن هەیە نمونونەکەی جا ئێستا بە ڕێزت کاتێکە لەسەر ئەم پرسە جیاوازانە جل دیزین ئەەکەی پەیامێک ئەگەێنی بێگومان لەوانەیە دووپاتکردنەوەی پەیامەکە بێت کاریگەری قسەکە زیاتر بکات چونکە خەریکی تۆ بە شێوازێکی جیاواز ئەم بابەتە کاری لەسەرەکەی بەڕێزت پێمان بڵێ کە چۆن ئەکرێت پاڵپشتی لە پرۆژەگەلێکی لەم جۆرە بکرێت بۆی کە دەنگی ژنان بکات لە بوارە جیاوازەکانە. بەڕای من پێویستە پاڵپشتی بکرێت لە بەرەوەی کە ئێمە ژنان وەگوتم نیوەی کۆمەڵگەین ئەگەر ئێمە لەو دیزانە بکەین ئێمە دەتوانین وەکو دەری وڵات دیزایانی خۆمان بکەین لە بوارەکانمانە. باشە تەنیا خێزانە توانە پاڵپشتی بکات یان ناوەندی تر لایەنی تر خێزانەکەم هاوکارم بوون هاوسرم هاوکارم بۆ بێگومان. باشن جا بە خۆشحاڵی وەسە هەرێمە خاتوبانش کە ئەم دیزاینە جوانەی ئەمڕۆ پێشکەش کرد بوو بە پرۆگرامی ڕۆژێکنەوە لە تەوەریەکەممان میوان بوو کە مەشەر خاتونێکە دیزاینەکەی کردووە ئاماژی بۆ کلەوەی کە ئەویش خێزانەکەی و هاوسەرەکەی زۆر پاڵپشتی و بۆی کە بتوانێت دایکایەتی بکات کارەکەی خۆی بکات کە ئەندازیاری بوو لە پاڵیشە ئەم کاری دیزاین و ڕازاندنەوەی بکات کەواتە تا چەند گرنگە ئەگەر خێزانەکان لە پشت کچەکانیانەوە بن لە پشت ژنەکانەوە بن بۆی کا بتوانن بە باشترین شێوە ئەو بەهرە و توانایی کە هەیەە لە کۆمەلگایە دەری بخەن بڵێ منیژنیش بڵێ ئەتوانم هەموو ئەو کارانە بکەم. بەڵێ بێگومان زۆر پێویستە عنی کە خێزان یارمەتی دەری ئافرەتەکان بن یارمەتی دەری کچەکانیان بن پێویستە لەبەری کە دەرکەوێ ینی ئەو ئیشە کاتێکە تۆ دیزاینەکەی گوناحەکە ئیشەکەت شایانی ئەوە بێ دەرکەوێت و نەمێنێت. خۆت هەبووە بۆ نمونە کاتێ ئیشێکت کردووە لە دەرەوە بڵێن ئەمەکەی ئیشە ژنیان و تۆ ئیشی ماڵەوەکانەمانە کاتێکە شتێکی وات بەسەرا تۆ لە ماڵەوە چۆن پاڵپشتیان کردووی کە نەڕووخای بەردەوام بوو. بڵێم ئافرەت نیوەی کۆمەڵگایە بە هەمان شێوە پیاویش یعنی ژن بە پیاوە جوانەوە پیاویش هەر بە ژنەوە جوانە پێویستە هەردووکی لە کۆمەڵگایە ئیشیان هەبێ بەرامبەر بەیەک ئافرەت نیوەی کۆمەڵگای ئێمە دایکین. زۆر باشە بەجیال لەم پۆشاکی کە بە ڕۆژی ژنان دیزاینت کردووە تا چەند کا لەسەر ئەم کارەتەکەلوی کە دیزاینەری جلوبەرگە چۆن ئەم ئەزمونەت وەرگر چۆن هەوڵەتدا لەم بارەیە کار بکەیت. پێم خۆشە هەموو کاتچالێکێکم هەبێ لە بۆنەکانە لە ڕۆژی ژینگە ئەزێکی گوڵم هەبوو ئەوم پێشکەش کرد بەس نەچمە پرۆگرامەوە لە ڕۆژی ئەڵی کوردستانیشە بە هەمان شێوە تەدیرم لە ئازیە کرد ئەوەشم کردووە لە ڕۆژی ئەڵی کوردستانە چالاکیم هەیە پێم خۆشە عنی لە بواری ئیشەکەمە بتوانم کە ساڵانە بە پێی بۆرەکان چالاکیم هەبێت. ئەگەر باسێک لە ئەزمموی کارەکەشت کەی چۆن دەستت پێ کرد لە بواری دیزاینە وڵا هەر لە ڕووی خەیەتی و هەر مناڵی کە ئیشم تیا کردووە بەرەکدوری و دیزاین ئەوە ڕۆژانە کە ئەکارم تیا کردووە و بیرۆکەم وەرگتووە لە خۆمەوە لە بەعزە شتێکەوانێ بیرۆکەم وەرگتو تا بگەم بەو ئامانجێک ئەمەوێت. ئێستا وتت بۆ منە ئەوەی ڕۆژی ژینگەکە بەڵێ بڵاوت نەکردوەوەتەوە نه لە پێیی خۆما بڵاوم کردێتەوە بڵێ بەس نردوممە ئەگەرەکان هاوکارانمان یارمەتیمان بن هەیە نمونونەکەی جا ئێستا بە ڕێزت کاتێکە لەسەر ئەم پرسە جیاوازانە جل دیزین ئەەکەی پەیامێک ئەگەێنی بێگومان لەوانەیە دووپاتکردنەوەی پەیامەکە بێت کاریگەری قسەکە زیاتر بکات چونکە خەریکی تۆ بە شێوازێکی جیاواز ئەم بابەتە کاری لەسەرەکەی بەڕێزت پێمان بڵێ کە چۆن ئەکرێت پاڵپشتی لە پرۆژەگەلێکی لەم جۆرە بکرێت بۆی کە دەنگی ژنان بکات لە بوارە جیاوازەکانە. بەڕای من پێویستە پاڵپشتی بکرێت لە بەرەوەی کە ئێمە ژنان وەگوتم نیوەی کۆمەڵگەین ئەگەر ئێمە لەو دیزانە بکەین ئێمە دەتوانین وەکو دەری وڵات دیزاینی خۆمان بکەین لە بوارەکانمانە. باشە تەنیا خێزانە توانە پاڵپشتی بکات یان ناوەندی تر لایەنی تر خێزانەکەم هاوکارم بوون هاوسرم هاوکارم بۆ بێگومان. باشن جا بە خۆشحاڵی وەسە هەرێمە خاتوبانش کە ئەم دیزاینە جوانەی ئەمڕۆ پێشکەش کرد بوو بە پرۆگرامی ڕۆژێکنەوە لە تەوەریەکەممان میوان بوو کە مەشەر خاتونێکە دیزاینەکەی کردووە ئاماژی بۆ کلەوەی کە ئەویش خێزانەکەی و هاوسەرەکەی زۆر پاڵپشتی و بۆی کە بتوانێت دایکایەتی بکات کارەکەی خۆی بکات کە ئەندازیاری بوو لە پاڵیشە ئەم کاری دیزاین و ڕازاندنەوەی بکات کەواتە تا چەند گرنگە ئەگەر خێزانەکان لە پشت کچەکانیانەوە بن لە پشت ژنەکانەوە بن بۆی کە بتوانن بە باشترین شێوە ئەو بەهرە و توانایی کە هەیەە لە کۆمەلگایە دەری بخەن بڵێ منیژنیش بڵێ ئەتوانم هەموو ئەو کارانە بکەم. بەڵێ بێگومان زۆر پێویستە عنی کە خێزان یارمەتی دەری ئافرەتەکان بن یارمەتی دەری کچەکانیان بن پێویستە لەبەری کە دەرکەوێ ینی ئەو ئیشە کاتێکە تۆ دیزاینەکەی گوناحەکە ئیشەکەت شایانی ئەوە بێ دەرکەوێت و نەمێنێت. خۆت هەبووە بۆ نمونە کاتێ ئیشێکت کردووە لە دەرەوە بڵێن ئەمەکەی ئیشە ژنیان و تۆ ئیشی ماڵەوەکانەمانە کاتێکە شتێکی وات بەسەرا تۆ لە ماڵەوە چۆن پاڵپشتیان کردووی کە نەڕووخای بەردەوام بوو. بێگومان وەڵا بووە
چکە هەموو ئیشێک وایە سەرەتاکانی زۆرە چێتەوە ماڵەوە گلەیت کردو لاانێ دەست بە گریانە چیان وتێ لە ماڵەوە پێت وتیانە هەر کۆڵمەجا هەوڵ بە هێز نییە ئەنی هەموو شتێک هەبوو سەرکەوتنێک طبعاً ئەوە شیتیایە سپاس بخوا کە پشتگەم ئێستا براکەم و کوڕەکەشم لەگەڵ من الحەمدولله لەگەڵم هاتنەوەوانیشتە ناوەتە نێو کارەکەەوە زۆر باشە تا چەند گرنگە ئەمەی ژن کاتێک کە ئەمانەوێت کارێک بکەین ترسمان نەبێت لەو کارەوە کووتم ئەو کارێکی ئەکەین پێویستە لەگەڵ دابوونێت و کۆمەلگاکەماندا بگونجێت و ئەو دەرخستنێکی ئێمە ئەمانەوێت بیکەین بەڵام تا چەند گرنگە ترسمان نەبێت لەوەی کاسبێنە چیمان پێ ئەوتێت لە دەرەوە چیم پێ ئەوتێت ئەو کۆمنتانەی کە بۆ میێت چیم پێ ئەوتێت ترسێکمان نەبێت و بە بوێری و بە ئازاییەوە دەست بەرین بۆ ئەو کارانەی کە ئەمانەوێت بێگومان پێویستە بیری و ئازای بچکە ئەگە بوێری نەبێت ناتوانانی سەرکەوتوش بێ لە ئیشەکانتە لە دوایەوە تۆش ئەبێت ئاگاداری ئەو ئیشەبی کە ئەیکەی مەقسەد کاتێ ئێستا من ئەم ئیشەم کردووە ئازێکەشم بە پۆشتایی کردووە نەمێناوە سانکە ڕووکەم قۆڵەکەشیمتانێت بە درێژی کردووە لەبەر کۆمەڵگا بزانین کە ئێمە ئافرەت هەموو شتێکە ئەمپەڕێکی پاکە لە هیچ شوێنێکی دیکەدا ئەم کراسە و نمایش کردو ئەم ئەزیا نەخێر ئەمە کاتەی کە پێشکەشەوە بە پرۆگرامی ڕۆژێکنە لەوەی کە لێریان نمایشت کردووە تا چەند گرنگە و کارانی کە ئەیکەیت دەرفەتێک هەبێت بۆ ئێوە بڕخسێت وەکو دیزاینەرێک کە لەو بوارەی خۆتان کار ئەکەن بتوان لە پێشانگا جیهانیەکانیشا بەشدار بن بۆی کە ئێوەش بتوانن دەنگی ژنان لە ڕێگەی جیاوازەوە لە ڕێگەی کارە دیزاینەکانتانەوە بگەێنن پێویستەوە کاتە پێویستەکە ژنێک لە هەر بوارەکەەوە پاڵپشتی بگەکەم لە ماڵەوە دواتر لە دەرەوە لە دەریشەوە بێگومان باشە جا من ئەم لە جوانانەی خۆیم بینی ئەم ڕەنگە پەمەیەی بینی هەر چەند دڵمان لەیەک پاکە ڕەنگی کراسەکانمان لێک ڕەنگە ویستم ئەمە لێ پرسم مادام بۆنە جیاوازەکان دیزاینت هەیە بۆ نمونە بۆ نەورۆزی ئەمساڵ هیچ دیزاینێک لە خەیاڵتا هەیە بۆ ڕۆژی جلی کوردی بەڵێ دووبیان ڕۆژی جی کوردیە ئیشەڵڵا بەس چووکە لەگەڵ ڕەمەزانە و لەگەڵ ڕۆژی دایکانی شاتێکەڵ ئەبێت ئەگەر فریا بکەم ئیشەڵڵا شتێکی جا بۆی کە ئەم با بڵێن بیرۆکانە وەربگری هەر ئەم بیرۆکەی عزیە ئەوەی جینگەکە ئەمانە تو چۆن ئامانە کار لەسەر بیرۆکەکان ئەەکەی هەر لە کیو بیرۆکەکە وەرەگریت ناڵم خۆم ئەزمموی ئەوم هەیە کە بتوانمانی بیرۆکی ئەو وەرگرم دیزاین ئێستا ئەم ئیشەی تۆ دنیای خوێندنەوە لە بژە هەر ئیشی هوەریت ئەسڵان تێکەڵ بە ئیشی بێگومان دووری نەکە آخر جوانی ئەوەیە کە تۆ ئیشەکان تێکەڵکەی بزانی کاتێ تێکەڵ ئیشەکان ئەەکەی دەرکەوتێکی جوانی هەبێت لە هەموو ڕوویەکەوە مەبەست ئەوەیە لاانێ بۆ نمونە کەسێکی تر لە جیاتی جەنابەت وایە بۆ هاتە لەم مەسەلەن پارچە قماشە سپیە پارچەیەک ڕەشی تێ بکردایە ئەمە یعنی ئەو بۆ نمونە کاریگەریە نارێنیانە بەڵام تۆ هاتووی بە جێ دەست ئەڵیشت کردو جەبەری کە ئیشەکەم زۆر بەڕاڵاتێکی ڕوون دیار بێت ئێستا ئەگە پیشانی بن ئاڵای کوردستانەکە بە قماش کردومە بە سێ ڕەنگی ئەوەش ڤیدۆکی خۆما کە پۆستیەکەنەوە بزانین کاتی کارەکان تا باسی ئەماکەم کەم ئازیم لە بەرایە و خوێندنەوەیکیشم کردە بۆ ڕۆژی هەشتی مارس ئەم ئەزیەکە لە پەرتای زۆر باشە هەمیشە هەندێک جار هەندێ وتە هەیە ئەوترێتەوە هەرکە زۆر گوێبیستێ بن بە تایبەتی هەندێک جار لەوان لەلایەن پیاوەکانەوە ئەڵێ هەمیشە ژنەکانن کە پشتی ژنەکان ناگرن هەمیشە لەوەی کە کاتێک کە ژنێک کارێک ئەکات ئەوەندەی کە ژنە قسە و باسی لەسەر ئەکات ئەوەندەی پیاوەکان نایکەن کەواتە بۆ ئێمە ژن تا چەند گرنگە لەوەی کە من پاڵپشتی ژنانی دیکە بم کاتێک کە کارێکی من بتوان پاڵپشتی ئەوام هەر بۆنە من ئەمڕۆکەم گوڵم هێناوە زۆر جا پێم وتوە ئەبێ ئەمڕۆ لەلایەن دیکەوە پێشکەشتان بکەنەوە کۆی کە خۆتان گوڵ پێشکەش بە یەکتری بکەن ئەم پاڵپشتی ژنان بۆ ژنانە تا چەند زۆر چونکە ئێمە ژنان بە هاوکاریەکەوە جوانین بەڕاستی پێویستە پاڵپشتی یەکتری بکەین ئەی بێگومانە بێ خۆمان یەکەم جار لە پشتی یەکبین وە بێگومان هاوکارێکنەوە لە پشتی یەکتری بین کاتە نەبێت دەستخۆشی لە تۆ بکەم بەڵامسەرکۆ بەرامبەر مامڤولەوەی کە خەریک بوو ئینەرجی کاتە گلەیەکیش لە سەرکۆکن بۆ کۆڵی پێشکەش ناکردی ئێستا لە دیمەنەکانە تووتیەک لەسەر دەستی جەنابتە ئەویان ئەگەر باسێکی ئەو تووتیەشمان بۆ بکەیت دەکە وە گزارشتم کردو ینی ئافرەت ئەوەندە میهرەبانە چانات ئاژەڵەکانیش دەتوانن تایبەتی ئافرەتەکان لە لای ژن ئارامی ئارامی وەرەگرێتەوە جا بێگومان ئەشزانین کاتێکا گەر ژنێک هەستی بە سەرکەوتن کرد لە ماڵیشەوە کارەکاتە سەر پەیوەندی لەگەڵ هاوسەرەکەیە زۆر جار با بڵێن ئەم ترسە دروستە بێت لە ناو خێزانەکانە ئەڵێن ئەگەر ژن شوە دەرەوە بۆ منە ئابووری سەر بەخۆی هەبوو مەجای نامێنە سەرقاڵ ئەبێ هەموو ئەمانە واکات کارەکاتە سەر پەیوەندی لەگەڵ با بڵێن ئەندامانی خێزانەکەی لەگەڵ هاوسەرەکەیە بەڕێزت پێمان بڵێ وڵامە بەڕێی من وانە لەبەری کە کاتێک کە تۆ هاوسەرە دیا خێزانە ڕێگەیان پێدای ئەو کاتە تۆ زۆر ئازاتر ئاگار لە خۆت ئەبێت زۆر زیاتر خۆشەویستیت بۆ خێزانەکەت ئەبێ چونکە هەست بە پاڵپشتێکی گەورە ئەەکەی
زۆر باشە اینجا ئەمە کە مەسەلە ڤیدیۆکانی شابینیمان بۆ ڕۆژی ئاڵا بوو لەوەی کە پۆشاکێکی تایبەتت نەخشاند بوو بۆ ئەو ڕۆژە ئەگەر ژینگەکەیە بەڵێ ئەمەشیان ژینگەکەی ئەگەر پاسێک لەم کارانەش بکەیت ئەمە ئاڵاکەیە لەوەی کە چۆن کە بڕیارتدا و چۆن دیزاینی ئەم جلو بەرگەت کرد و گزارشتە لە چی بوو؟ گزارشتم لە ئاڵای کوردستان حەزم کرد دیزاینێکی ئاوا بکەم کە درێسێکی زۆر تایبەت بێت کە جیاواز بێت لە دوورینی درێسەکانی تر کە بۆ ئاڵای کوردستان کراوە. زۆر باش ئەوەی ژینگەکە ئەگەر باسی بکەین ژینگەکەش بۆ ژینگە بەمەستم لەوەیە کە سروش ئەوە تایبەتمەندێکی جوانی هەیە هەموو شتێک ئەتوانی لێ بکەیت. پێویستە ینی ژینگە بپارێزیت. ڕاستە کە من ئیشەکەم بەکارهێناوە لەوێ وەکو ئەو دەرنەکەوتەوە کە بیپارێزم بەڵام کردمە بە درێسێک کە بتوانم ژوورێک دروستکەم بۆ خەونەکانم و ئەو جێدەست و چالاکیانی خۆمی لەدانم. ئەوانە شەم هەڵگرتووە. مادەم باسی ژینگەت کرد ئێمە ئەزانین دایکان زۆر جار بەو پەروەردەوە ئەکەن ئەو تاکە دواتر لە داهاتوە هەڵسو کەوتەکانی گۆڕانکاری بەسەرا بێت تۆ ئەگەر منداڵێکی باشت پەروەردە کرد بێت فێرت کرد بێت ئاگای لە ژینگە بێت ئەو دواتر لە گەورە ساڵش هەر ئاگای لە ژینگا بێت بێگومان هەر ئاگای لێ بێ ئەو کاتە زیاتر خۆشی هەندێجا ئاماژە بۆ کراوە کە ئەڵێ ژن بەشێکە لە سروشت ئێمە خات خڵستمانەیە لەوەی کە باسی لەو بابەتە کاکاڵ ئەگەر کاتێک لەوەی کە ئازاری ژنێک بدرێت کاریگەرەکەی لەسەر سروشت تاچێ هەڵدرێت کەواتە ئەتوانین بڵێن لەوەی کە هەر ژنە ئەتوانێت ڕەنگ و بۆیەک و جوان و سروشتێکی جوانش بخڵقێنێت بێگومان هەر ژن ئەتوانێت شتۆک پێم وتن دادریشم لەوت کردووە عنی ژن بە پێی ڕۆژگار هەخۆی گوڵ ئەگرێت جا ئێستا مادەم تۆ ئەمەە حەزت لە ژینگەیە ئەمانە ژینگە پارێزی بەڕێزت ماڵەکەی خۆتان چانە حتمما پڵێتی لە گوڵوگیە بەڵێ ئەی چی فێری مناڵەکانت دەکەی چیان کوڕەکەت چۆن فێری ئەەکەی بۆ نمونە ئەو لە داهاتوە ئاگای لە ژینگە بێ ئاگای لە کوردستان بێ بێگومان وایە زۆر باش چی پێڵێ پێڵم ئەڵم هەمیشە ئاگا لە ژینگە بێت خۆشت بوێ ژینگە چونکە ئێرە ژوێن ئەنی ژینگە شوێنی ژیانکردنە پێویستە بیپارێزی باڵێ زۆر باشە دەستخۆشی و لەکەین ئێمە دەستخۆشی لێواکەم هیواداین لەوەی کاژنانی کورد بتوان ڕۆڵێکی پەرچاویان هەبێت لە هەر چ کارەکگرنیە لەوەی کە ئەو کارەی هەڵی ئەبژێرێت و حەز و خولیای هەیە بتوانێت بەرەو پێشەوە بەرە ئەگەر لە کۆتایی شتێکت هەبێت بۆ ئەم ڕۆژە پێشکەس بە هەموو ژنانی جیهان و بەگشتی ژنانی کوردی سپاس دەکەم بۆ بانگێشتە پیرۆزبایی لە هەموو ژنانی جیهانەکەم و لە خۆشم و ئێوە شەکەم سپاس دەکەم من وەک ئەم ئیشەشم کردووە ڕۆژی چوارشەمانیشم هەر کردو بە خێریانی و چۆن بۆ فێرخوازی تەنها ئابای نوێژە دوورم بۆ بەشی ئەمرێ و حەجەکان ئەوانی کێڕن بۆ ئەوانش هەر بە فێرخوازی ئەیانکەم ئیشەکان ئەی دەستەکان سپاس بۆ بەڕێز سپاس بۆ ئێوەش دەستان خۆش دەستەکانت خۆش بێت زۆر سپاس